بدو آرامش وبا منبعي أصلي آرامش تغذية الروح چون منبعي گەیشتن بە ئاسایش تەغزیەی جسمە خۆراک و پۆشاکە ڕۆحیشت پێویستی بە تەغزیەیە ئەکرێ ئاسایش زەمینەسازێکی فەرعی بێ بۆ گەیشتن بە ئارامش ئەمما ئەسڵ و ئەساس نییە تەغزیەی ڕۆحت جیهانبینیەکی دروستە تەرزی تەفەکورێکی سەحیحە وەسڵبوونە بە پەروەردگارەکەت ئەلا بذکر الله تطمئن القلوب تەنیا بەیادی خوایە دڵ ئارامە بێ ئەو برسیەتیەی دڵ هەیەتی ئەو وەحشەتەی ئینسان هەیەتی ئەو ترس و ئیسترابە تەنیا بەڕووکردنە خوای گەورەیە تەسکینە بێ زۆر کەست نەدیوە لەوانەیە زەمینەی ئاسایشتیان نەبێ کولبێکی فەقیرانەی هەیە لەو کەسەی کە قەسری شاهانەی هەیە زیاتر ئارامشیەیە زیاتر لە ژیانی لەزەتە بە ئارامش سەرچاوەکەی لە کەیفیەتی دیدی تۆ بە نسبەتی خوایە بە نسبەتی جیهانە و عمقی نیگەرانی تۆ ناڕەحەتی تۆ دووربوونی ئارامشی تۆ نشانەی دووربوونت لە خوای پەروەردگارە زۆرها کەسن ساحەبی قودرەت و سەروەت و مەقامن ئەمما ئارامشیان نییە ئەڵێ گوزەرێ دڵت خۆشە ئەڵێ نەوەڵڵا و زۆر کەسیش هەن شاید بەڕاستی هیچ دەسەڵات و مەوقعیەت و جایگاهێکیان نەبێ ئەمما ئارامشیان هەیە دڵیان خۆشە ڕۆحیان ئارامە بەس ئاگدار بە واللهی ئەگەر سەروەت و مەقام و دەسەڵاتی دنیات ببێ ئاسایشی دنیات ببێ پشت بکەیتە خوا ئارامشت لێ هەڵەگیرێ الله وعدی داوە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەر کەسێ پشت بکاتە خوا پشت بکاتە ڕێباز و دینی خوا ژیانێکی تەنگ و دڵێکی ناخۆشی هەیە